چەندێ خۆشە هەموو جومعەیەک تۆ خوای گەورە پاداشتی حوشتریە مانگایە جوانەکایەکە بۆ بنووسێت چونکە زوو هاتی بۆ مزگەوت. وەرە بۆ مزگەوت نەکبەت هەفتەی جارێکە خۆت تاخیر مەکە، وەرە بۆ مزگەوت. ئەمە بەرەکەتە لە ساڵێکە خێر و پاداشتی 52 حوشتر بۆ تۆ بنووسرێ، خێر و یاخود خێر و پاداشتی 52 جوانەکە بۆ تۆ بنووسرێ کە کردوتە بە خێر، تۆ ساڵی جارێکیش پێت ناکرێ. خێر و پاداشتی 52 بەرانە بۆ بنووسرێ کردبێ بە خێر، بۆ لە دەست خۆتی ئەدەی. وەرە بۆ مزگەوت، زوو وەرە بۆ مزگەوت. سەیری کە خواشویستی خوا چێ فەرمێ صلی الله عليه وسلم هل لە صحیح جامع الصغير هاتووە دەفەرمێ فرجل قدم جزورا ورجل قدم بقرة ورجل قدم شاة ورجل قدم دجاجة ورجل قدم عصفورا ورجل قدم بيضة. ئەو خەڵکەی کە دێ بۆ نوێژی جومعە پاداشتەکانیان جیاوازە، بەڵام حەدیثی لەسەر حرامە تۆ درەنگ بیت و بەبان شانی خەڵکە بڕۆی خۆی بکەیتە پێشە، ئەوە نانووسرێ. گرنگەوەی کەی هاتیتە ژوورە و گرنگ ئەوە نی لە ڕیزی چەنەمایی ئاگادارێ و خاڵە بن. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم پیاوی وایە دێ بۆ مزگەوت چونکە زوو هاتووە پاداشتی وەکو وایە یەک حوشترێکی سەر بڕی بێ کردی بێتی بە خێر. ماشەڵڵا لە ساڵێکە 52 جومعەیە ئەم پیاوە حساب کە هەموو ساڵێ 52 حوشتەکاتە قوربانی سەرێ بڕێ ودا بە خەڵکی فەقیر. ئەمە چونکە زوو هاتووە ها پاداشتەکە بەپێی تاخیربوونی تۆ کەمە بێتەوە. پیاوی وایە پاداشتەکەی وەکو وایە کە حوشترێکی سەر بڕی بێ و گۆشتەکەی بەخشی بێ بەسەر فەقیر و هەژارە. ئەیە کەسێ درەنگتر بێ پاداشتەکەی وەکو وایە مانگایەک جوانەگایەکی کردبێتە خێر. کەسێ لە دوای ئەوە دێ وەکو وایە مەڕێک بەرانێکی کردبێ، کەسێکی تر دوای ئەوە دێ وەکو وایە مریشکێکی کردبێتە خێر، مریشکێک لەکوێ و حوشترێک و مانگایەک و بەرانێ لەکوێ. ئەوە باشە بێ یاخود سەیری فەیسبوک بکەی، ئەوە باشە بێ یاخود خۆت بەشتی بێمەعنا و مەشغوڵ کەی. پیاوی وا شێتێتە ژوورەوە وەکو وایە چۆلەکەیکی کردبێ بە خێر، چۆلەکەیەک حیشە وەکو وایە هێلەکەیکی کردبێت بە خێر، کەواتە بزانە خۆت مەحرومەکەی. چەندێ خۆشە هەموو جومعەیەک تۆ خوای گەورە پاداشتی حوشتریە مانگایە جوانەگایەکە بۆ بنووسێت چونکە زوو هاتی بۆ مزگەوت. وەرە بۆ مزگەوت نەکبەت هەفتەی جارێکە خۆت تاخیر مەکە، وەرە بۆ مزگەوت. ئەمە بەرەکەتە لە ساڵێکە خێر و پاداشتی 52 حوشتر بۆ تۆ بنووسرێ، خێر و یاخود خێر و پاداشتی 52 جوانەکە بۆ تۆ بنووسرێ کە کردوتە بە خێر، تۆ ساڵی جارێکیش پێت ناکرێ. خێر و پاداشتی 52 بەرانە بۆ بنووسرێ کردبێ بە خێر، بۆ لە دەست خۆتی ئەدەی. وەرە بۆ مزگەوت، زوو وەرە بۆ مزگەوت. مەحروم ئەو کەسەیە خۆی ئالەمانە مەحروم کات، ئەوەی ئیمانی زەعیف بێ دوای ئەمەش هەر ناگۆڕێ، ئەوەشی باوەڕی ڕاستەقینەی بەخوا و قەبر و قیامەتە بێ و بەخۆیە بچێتەوە هەوڵەدات زوو بێ بۆ مزگەوت. هیوادارم ئینشاءڵڵا ئەگەر حەستان نەم پاداشتە گەورەیە حەزەکەن مەلایکە ناوتان بنووسێ و ناوتان بەرز کرێتەوە بۆ ئاسمان 10 دقە چارێکی زووتر سەعاتێک زووتر نیو سەعات زووتر وەرن لەخوا بترسن. ئەو ڕۆژە ڕۆژێکی زۆر گەورەیە کە ڕۆژی جومعەیە.